To help employers keep people on the payroll, we announced that the government would subsidize up to 75% of wages for qualifying بەمەبەستی هاوکاریکردنی خاوەنکار و کۆمپانیاکان بۆ پارێزگاریکردن لە هەلی کار، حکوومەتی کەنەدا پاڵپشتی کۆمپانیاکان دەکات. لە سەدا 75 کری کرێکاران لە ئەستۆ دەگرێت. ئێمە بارودۆخی ئێستای کۆمپانیاکان دەزانین کە لە هەفتەکانی ڕابردوودا تووشی چی بوون بۆ پاراستنی هاوڵاتیان لەو دۆخە قورسەی کە ڕوبەڕووی بوونەوە. هەروەها لە پێنابوژانەوەی ئابووری وڵاتەکەمان پێویستە هاوڵاتیان پارێزگاری لە کارەکانیان بکەن. بۆیە ئێمە کرێی کاری لە ناکاومان ڕاگەیاند. هەر چالاکیەکی ئابووری بە ڕێژەی لە سەدا 30 داهاتەکانی کەمی کردبێت، ئەوە دەتوانێت سوود لەو پاڵپشتی وەربگرێت. ئەم بەرنامەیە ڕێکخراوە قازانج نەویستەکان و کۆمەڵە خێرخوازیەکانیش دەگرێتەوە. هەروەها کۆمپانیا گەورە و بچووکەکان دەتوانن سوودمەند بن. بە جۆرێک حکوومەت لە سەدا 75 موچەی کارمەندانی کۆمپانیاکان لە ئەستۆ دەگرێت. بۆ نمونە، ئەگەر لە کۆمپانیە کار بکەیت بە موچەی 58,700 دۆلاری کەنەدی، ئەوە حکوومەتی کەنەدا 847 دۆلار دەداتێ لە هەفتەیەکدا. ئەمەش هاوکاریەکی باشە بۆ تێپەڕاندنی ئەو دۆخەی کە تاوەکو 15 نیسان درێژ کراوەتەوە. If you have the means to pay the remaining 25% that's not covered by the subsidy, please do so.